خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. کۆمەڵێک گرفت و کێشە لە هەرێمی کوردستان هەیە لە کۆچی گەنجان لە ژیان و گوزەرانی خەڵک لە چەقبەستووی ململانی سیاسیەکان. هەرچی هێز و لایەنە سیاسیەکان چییە بۆ ئەوەی ژیانی خەڵک بگێنە کەنارێکی ئارام؟ ئایا شێ بەرپرسە لە کۆچی گەنجان لە ژیان و گوزەرانی خەڵک لە ململانەی سیاسی و ماندووکردنی خەڵک؟ هەموو کێشانەی کە ڕۆژانە هاوڵاتی و ڕوبەڕووی دەبێتەوە بۆتە هۆکارێک بۆ ماندووکردنی زیاتر ئەگەر هێز و لایەنە سیاسیەکان نەتوانن پلان و بەرنمەیەکی تۆکمەی بۆ دابنێن ئەو کەشتەی کە بڕیارە هەمومانی تیابین بەرەو کوێ. ئەم شەو لە بەرنامەی ڕەهەندا لەگەڵ سێ کەسایەتی سێ هێز و لایەنی سیاسی کە گەنج و لە بۆچوونیشدا گەنج گفتوگۆ دەکەین کە هەریەک لە بەڕێزان لێرە ستۆدیۆکانیان بەڕێز مامۆستا عەبدولخالق ماوەتی کادری پێشکەوتوی یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستا بەخێر بێ. هەروەها لە هەولێرەوە سیروان گەردی بەڕێزیشان کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستانە کاک سیروان بەڕێزیشتان بەخێر بێن. هەروەها لە کەرکووکەوە بورهان حاجی سلێمان کە بەڕێزیان کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڕێزیشتان بەخێر بن. کاک بورهان مامۆستا ینی ئەم هەموو قەیران و چەقبەستووی و نەچوونە پێشە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ دەستی دوژمنانی دەرەچیە، ناوخۆی خۆمانە، بێپلانیە، کامیانە مەسەلەن خەڵک بۆ بەم شێوێ ماندووە؟ بەنای خۆی گەورە و بێهاوتا سوپاس بۆ جەنابتان و خەراسنی میوانە بە ڕێزەکانەکەین. دیارە واقعی هەرێمی کوردستان بەداخەوە تەراکماتی چەندین ساڵی پێش ئەم کێشانەی کە ئێستا هەیە لە کوردستان دروست بووە. دڵسۆزان خەمخۆران ڕۆشنبیران هەموو چین و توێژەکان پرۆژە و تەرحی خۆیان هەبوو بۆ چارەسەری کێشەکان و زۆرێک لە ئەحزابەکان کە هاتوونەتە سەرخەت و کۆبوونەوەی فراوانی لایەنەکان هەبووە. تەرح و چارەسەر هەبوو بۆ ئەم کێشانەی کە باس کرا لە کۆچی گەنجان لە بەدەمەوەبوونی کێشەکانی هاوڵاتیان، لە باسی موچە، لە باسی قوتی هاوڵاتیان، لە باسی هەموو ئەو پێداویستیانی ڕۆژانەی کە هاوڵاتی سەرەتاییترین مافێتی و پێویستە چارەسەر بکرێت تا واقعە سیاسیەکە لە هەرێمی کوردستان کە بەداخەوە کە متمانە لە بینین لە لایەنەکان و نەنە هاوڵاتی و لە بینی هاوڵاتی و لایەنە سیاسیەکاندا نەماوە بۆ شێوەیە. ئەوەی کە هەست پێ ئەکرێ و ئەوەی کە بەدی ئەکرێ وەکو چۆن باسمان کە تەراکماتی پێشووە دەسەڵات لە ماوەی پێشوو و لە ساڵانی پێشوە بەڕاستی ئەو کێشانەی کە هەبووە، ئەو گرفتانی کە هەبووە لە کۆچی گەنجانتەوە، لە ململانی سیاسی، لە پەیوەندەکانی بینی هەرێمی کوردستان و ناوەند، لە بینی پەیوەندەکانی هەرێم و دووەلی ئیقلیم و هەموو ئەو پەیوەندیانی کە هەیە و هەموو ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەداخەوە نەیتوانی و ڕۆڵی لایەنەکانی تر بخوێنێتەوە. ئەمە مەبەستمان لایەنەکانی دەسەڵاتە و نەیتوانی و ئیهتیمام بە کێشە و مەشاکلی خەڵک بدا. ئێمە زۆر جار باسی ئەوەکەین کە مفاوەزات لەگەڵ حکوومەتی ناوەند و زۆر جار پەیوەندەکانمان لە ئاستی دەرەوە لە ئاستی ئیقلیم بەداخەوە ئەوەندەی کێشە حیزبیەکان و کێشەی دەسەڵات خۆی بەدەم چارەسەری کێشەی خۆیەوە بووە بەدەم چارەسەری کێشەی خەڵکەوە نەبووە. بۆ ئەبێ لە کاتی پێش هەڵبژارنەکانە دنیایەک بەڵێن بە هاوڵاتی بدرێ، بەڵام بۆ لە دوای هەڵبژارنەکان بە شێوەیەکە کە هەڵبژاردن هەر نەبوو بێ. کاتێک تۆ پێویستت بە دەنگی هاوڵاتیە، کاتێک پێویستت بە دەنگی خەڵکە، کاتێک ئامادەی بڕیارتدا خۆت حکومڕانی لە هەرێمی کوردستانە بکەی، ئەبێ بە دڵنیاییەوە هاوڵاتی لە هەرێمی کوردستان و نەکەی بە چەند بەشێک و هاوڵاتی لە هەرێمی کوردستان نەکەی بە چەند چۆنەڵی بە خاڵ و بە ئۆپشن جیهان کەیتەوە. ئێمە چەندین نمونەمە هەر دوێنێ پێرێ لەو زانکۆ ئەهلیانەی کوردستان بینیمان سەرۆکی ئەو وڵات لە هەرێمی کوردستان و کوڕەکانیان و خەڵکی تر بەداخەوە زانکۆ ئەهلیەکانەکەنەوە هیچ گرفتێکی مادیان نییە، گرفتی نمران نییە، بەڵام مناڵەکانی خەڵکی ئاسایی و هاوڵاتی ئاسایی ئەبێ لەسەر شەقام دەنگ هەڵبڕێ نەوەتونۆی هێناوە بەڵام کەس دێ ناپرسێتەوە. دواتر دیارە بە دەستخۆشی ئەم کێشەیە بەرەو چارەسەر ڕۆشتەوە. بەس بە حەقێکیانی تۆ جیاوازی لە بینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکەی. باسی قوتی خەڵکە کە کاتێک باسی موچاکرێ بەداخەوە ئێستاش مامۆستایەک، پزیشکێک، تەندروستکارێک، پارێزەرێک، هاوڵاتێکی سادە کە موچەیەکی زۆر کەمیە بێ ئەبێ چاوەڕێی 200 ملیارەکەی بەغداد بکات. ئەگەر نەینارد یعنی ئەکرێتەوە لێرە هەموو ڕۆژێک و هەموو شەوێک مانگ بە مانگ ئەم خەڵکە لە حاڵەتێکی نەفسی نەهەموارا بژی بۆی کە تۆ چاوەڕێی دەستی حکوومەتی خۆ نەکەی، دەستی لەوەش تۆ کە حکوومەتی هەیە. ئێمە چاوەڕێی حکوومەتی ناوەند بین.
پێداویستی ڕۆژانە تۆ ئامادە نەبی پێداویستی نانەوخانەکان چارەسەرکەی پێداویستی بەنزیخانە چارەسەرکەی باشە یعنی جۆرێک لە جۆرەکان لە هەرێمی کوردستان وەک وایە بڵن کۆمەڵک تاجر هەن ئەم وڵاتە بەڕێوە ئەبن بەڵام حەقی خەڵکیان نییە ئەمە تەحولاتێکە بۆ گرانبوونی بازاڕ و ماندووکردنی زیاتری خەڵک یاخود ماندوونی زیاتری خەڵک یاخود بێپلانیە بەدڵنیاییەوە کاکزانە بێپلانیە ئەگەر دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان پلانیان هەبێ بۆ بەدەمەوەبوونی خەڵک بۆ خۆشگوزارانی خەڵک بۆ هاوتاکردنی چینەکانی خەڵک بۆ جیاوازی نەکردن لە بینی هاوڵاتیانە بۆ هەلدۆزینەوە بۆ گەنجانی ئەم وڵاتە کەوە ئێستا جەناب تەناگەدارن لە تیڤەکانە بەردەوام لە سەر کۆمارەوە هەموو لایەنە سیاسەکان هاتوونەتە سەرخەت بۆ نمونەکە ئەم کێشەیە چارەسەر بکرێ تازە بەڕێز ئەمیداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەم قسەی کردووە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی تر قسە کراوە لایەنەکانی تری مەشغوڵن بە چیەوە بەو گەنجانەی کە سەری خۆیان هەڵگرتووە 2 دیناریان پارە لە ژیرفانە پێبووە ڕۆشتون ئێستا لە تۆڕە کۆمەڵاتیەکان بەداخەوە من چەند وێنەیەکم بینی بەڕاستی ئینسان شەر لە کورتبوونی خۆ دەکەی کام دەسەڵاتە بۆ ئەوەی کە پۆلیسی ئەو شوێنە و دەسەڵاتی ئەو شوێنە چوونەتە سەریان عەزیەتیان داون یعنی چاویان دەم و چاویان سەیریان کە لە پای چی چ پێویست دەکات و ئەم وڵاتە بەجێبێت ئەگەر حکومێکی ڕەشیتە بێ و خزمەتی خەڵک بکە بۆیە بەدڵنیایە و پلان لە وڵاتیان نییە سەیری وەزارەتەکان بکە لە وەزارەتی پەروەردەوە لە وەزارەتی خوێندنی باڵاوە لە وەزارەتی کوشت و کاڵەوە لە هەموو وەزارەتەکانی تر وەزارەتی خوێندنی باڵا بە چ حەقێک بەڕێز وەزیری خوێندنی باڵا کاتێک گێتە سەر تیڤەکان بالفعل قسەکەی ئەو بوو ناوی سەرۆکی زانکۆکانیەنە ئێمە دڵنیاین لەوەی کە چەندین ساڵە ئەم لایەنانە لە وەزارەتی خوێندنی باڵا کەوتونەتە سەر بە بازرگانیکردنی خوێندن بە سیستەمی پاراڵێڵ ئەی بۆ لە دواترە کە خەڵک دەنگ بەرزەکاتەوە تۆ ئامادەی چارەسەری بکەیت بالفعل پلان لە هەرێمی کوردستانە نییە بارانێک گەبارێ خەڵک دوعاکە وشکە ساڵی کۆتایی بێ بارانێک گەبارێ بە هەموویەوە خەریکن پڕا و چۆن ئەڵێن خەتای لایانی پەیوەندیدارە خەتای کۆمپانیایە ئەی وەزارەتی ئامادەکردنەوە تۆ ئیشت چیە شارەوانی ئیشت چییە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەدەم پلانی خۆتەوەنی بۆ سەرپەرشتی و متابعی ئەو شوێنانە ناکی کە بالفعل لەو کاتە تەنگانەیە بنەگرفت بۆیە بەدڵنیایەوە پلان لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە حکوومەتی هەرێمی کوردستانە نییە. زۆر باشە مامۆستا قسەی زیاتری لەبارەوەکەین کاک سیروان بۆ چوونی بەڕێستان وەکو گەنجێک وەکو کادرێکی پارتی دموکراتی کوردستان یعنی پێت وایە کە بۆچی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ کێشەکان تا ڕادەیەک زیادەکەن و کەمتر ڕۆژانە کێشەی نوێدێت کێشەی بنزینە کێشەی کۆچە کێشەی نانەواخانەکانە کێشەی لافاوە کێشەی بێ ئاویە هەر وەرزە و کۆمەڵێک کێشە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە بۆ چوونی بەڕێستان بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو بۆ ئێوە و بۆ بەڕێزانی بەڕێزیش بێگومان ئەمڕۆکە هەمومان دەزانین نەک لە هەرێمی کوردستان لە کۆی دنیادا کێشەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد بووندان ئێستا تەنانەت ئەوە دەبینین جیبیست لە ئاستی دنیادا باز لە کەش و هەوا و دۆخی کەش و هەوا دەکات کە پەیامیان بۆ عێراق و هەرێمی کوردستانیش ناردووە لە ڕووی کەش و هەواوە لە مەترسیدایە بۆیە ئەگەر بێ باز لە کێشەکان بکەین ئەوە کێشەیەکە دۆخەکە لەو پەڕی خراپیدا لە هەموو ئەو لایەنانەی کە لە وڵاتانی ناوچەکەش ئەتوجارێ ئێمە دەبێ بە دەردی ماهان دەڵێ ئێمە لە دڵی زەوی داین ڕۆژهەڵاتی ناوێن دڵی زەویە تۆ بتەوێ تەڕادانی وڵاتانی هەرێ ئیقلیمی منافەسەی نێوان وڵاتانی زلهێز کۆی ئەو وڵاتانە تەنانەت دەبێت چاوەڕێی دۆخی تریش بکەین لە هەرێمی کوردستان بەریەکەوتنی هێزە سیاسە گەورەکانی بە تایبەتی ئەمریکا و سین کە هەرێمی کوردستان پەیوەندی هەیە عێراق پەیوەندی هەیە کۆی ئەمانە من زۆر ناپڕژێمە سەر بابەتی لۆکاڵ کە بڵێن ئیتر ئەمە باران باری ئەوەی ئەمە هەمومان دەزانی دۆخەکە هاتووە تا ئێستاش هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان بۆی نییە بڵێ من بەرپرسیار نیم لەو دۆخی لە هەرێمی کوردستان هەبووە ئەم بە ڕێزەی کادیرە یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر بە وردی جوان وتی کەڵەکەبووی دۆخەکانی ڕابردوو حکومەکانی ڕابردووە کە سەرجەم هێزە سیاسەکان تێدا بەرپرسن بە بارتەقای هێزی خۆیان کە لە حکوومەت بەشدارن بۆیە ئەوەی کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستان کۆچی گەنجان بۆ نمونە ئێمە لە ماوەی لە مانگی نۆدا کۆنفرانسێکی زۆر وردمان لەسەر کرد هۆکارەکەی هەموو دەگەڕێتەوە بۆ یەکشت چانسی کار دەرفەتی کار لە هەرێمی کوردستان دەبێت ئیشی بۆ بکرێ ئێمە ڕاستەوە خۆ تەنها قسەمان نەکرد کۆی ئەو مابەواتانەمان کۆ کردەوە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ هەر خۆی ئەنجومەنی لاوانی کوردستانمان هەیە لە هەرێمی کوردستان سەرجەم عەزابە سیاسەکانی تێدایە بە یەکگرتوو و یەکێتی و گۆڕانونەوەی کۆی ئەو لایەنانە
سەردانی سەرۆکی پەرلەمان، سەردانی سەرۆک مەسعود بارزانی، سەردانی سەرکردە سیاسەکانی تر دەکەین لە ڕۆژانی داهاتوودا. هەمومان کۆمەڵێک شتمان وەلا نایە. ئینتیمای سیاسی کار لەسەر پرسێک دەکەین کە ئەویش پێی دەڵێن پرسی گەڕانەوەی ئومێد هیوا بۆ گەنجان. ئەمە چۆن دەگەڕێتەوە؟ دەبێت دەرفەتی کار بدۆزینەوە لە کەرتی تایبەتە بۆ گەنجان. تازە حکوومەت ناتوانێت کار بدۆزێتەوە بۆ گەنجان لە ناو کەرتی گشتیدا. بۆ چکە ئەمە لە ناو کەرتی گشتیە بەتاڵە مقەنەعەمانەیە. ئەگەر لە ژوورێک پێویستمان بە 3 کەس بێ 5 کەس 6 کەس دەوام دەکات. بۆیە ئیتر دەبێت بیر بکەینەوە چۆن بتوانین لەمە کار بکەین. دوو دەبێت ئەو ئینتیمان نیشتیمانیە بۆ گەنج بگەڕێنینەوە بەکوێ. وەکوتم ئینتیمان ناگەڕێتەوە سەر بخۆ بڵێ گەنجەکان نیشتیمانت خۆش بوێ. دەبێت گەنج سەرەتا پەروەردە خوێندنی باڵا تەندروستی لەلا خۆشەویست بکەی بەمانە ئەوەی کە ئەوانە ئەوە ئەم بە ڕێزە باز دەکا بەڵێ ناکرێ قوتابێکنەوە تونۆی هەیە بگیرێ لە شەقامە اینجا بە بڕیاری سەرۆکی حکوومەتە ئەمە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە زانکۆ وەربگیرێ. ناکرێ ئەگەر وڵات سیستەماتیک بوو بەوە ناڕوە. بەڵام بیرمان نەچێ ئێمە لە سیستەمەیەکین حکوومەتی ئیتیلافیمان هەیە کۆی لایەنە سیاسەکان و چەندلایەنێک نەبێگەنار حکوومەتەکان یەکگرتووی ئیسلامی هەموو بەشدار بوونە لە ڕابردوودا. ئێستا دەبێت قسە لەسەر خاڵێک بکەین کەویش ئەوەیە چۆن دەتوانین لێرەدا ئێمە بگەڕێینەوە بۆ ئەوەی کە کۆی کێشەکانی هەرێمی کوردستان بە کێشە نیشتیمانی بکەین. کاتێک لافاوێک هەرستی لە هەولێر ئەگەر خەلەل لە حکوومەت بێ، ئەگەر لە خەلەل لە کەرتی تایبەت بێ کۆمپانیا بێ، نابێت گەنجێک لەو لابیکا بە هەڵا لە شارێکی ترا بڵێ تەواو هەولێر ئاو بردی. ئێمە دەبێت دڵمان ژان بکات چۆن ئەم کەرتە تایبەتە وا دروستی کردووە. هەمومان لۆبی بکەین و هاشتاگ دروستکەین خاوەنی ئەم کۆمپانیانە سزا بدرێن. ئەگەر نەگەڕینەوە بۆ ئەم عەقڵە لە بە خاتری لایەنە سیاسەکەی خۆمان ئۆپۆزیسیۆنە دڵنیاوە لەوەی 10 ساڵی تری لۆم بەرنامەی من و تۆیە قسە بکەین کاکزانە ناگەڕێینەوە ئەوەی کە خاڵێک لە خاڵەکان چاک بێ. من دوا خاڵم لەم پرسەیە قسە لەسەر شتێک دەکەم. لە مانجی نۆیە کە کۆنفرانسمان کرد توانیمان دەرئەنجامێک دەرخەین بۆ ئەوەی کە بە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڵێین کاکە ئێوە خەلەل هەیە لە کەرتی تایبەتە. ڕاستەوخۆ ئەوان دێن دەپڕژێنە سەرچی بڕیارێک دەردەکات سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ چی؟ هەر کۆمپانیایەکی کەرتی تایبەت لەمە دوابێتە هەرێمی کوردستان دەبێت 175 خەڵکی خۆماڵی بی کە ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکە خێر نییە دەستکەوتێکە ئەمە لە قۆناغە چوینە پێش. بۆیە دەبی هەمومان بە تایبەتی هێزی گەنج بە سەرجەم لایەنەکان ببین بە یەک لە پێنا و باشترکردی دۆخی گەنجان و گەڕانەوەی هیوا بۆیان. بەڵێ کاک سیروان گفتوگۆی زیاترەکەین کا گورهان بۆ چوونی بەڕێستان لەسەر ئەوەی کە بۆچی ئەو هەموو کێشانە کەڵەکە بوون و ڕۆژ بە ڕۆژ هاوڵاتی مانگ بە مانگۆکۆی مامۆستا عەبدولخالق وتی دەدرێتە دەست کێشەی تێر و کاک سیروانیش پێی وایە کە دەبێت هەمومان بە بیرێکی نیشتیمانی ڕوبەڕووی ئەو کێشانە ببینەوە. نقطەیەک شوێنێک سەدێک ماوە کە چاکو و هەمومان بەیەکەوە بە بیرێکی نیشتیمانی ڕوبەڕووی ئەم پرسانە ببینەوە. بەڵێ بەداخەوە من ئەوەی منی بینم ئەو دەرفەتەی کە تۆ باسەکەی لە ئێستادا زەمینە سازی بۆ نییە لەبەر ئەوەی ئێماگەر هەر بۆ هەر پرسیەگەگەر کۆدەنگیمانە بێ بۆ هەر پرسیەگەگەر واق بڕیارە دانیشین پێکەوە قسەی لەسەرکەین جۆ ئەبێ جۆ لە لایەنی بەرامبەر بگیرێ جۆ لە بیر و بۆچووری لایەکان تر بگیرێ و هەروەها ڕێز لە لایەنەکانی تر بگرێ و دوور لە غروری سیاسی دانێنان بە هەندێک شکستە لە هەندێ بوارە دان بەوەیە بێنی کە تۆ شکستێناوە عیب نییە. ئەوانەیە ئەم خاڵانەیە کە هەتا ئێستا بوونی نییە وای کردووە ئەم کێشانە ڕۆژ بە ڕۆژ و مانگ بە مانگ و ساڵ بە ساڵ و کابینە دوای کابینە کەڵەکە بێ و زیاد بکە. بەداخەوە من هەرچە ناڵێن ئەمە کەڵەکە بووی کابینەکانی ترێ یەخۆ کابینەکەی ئێستا شتی باشی نەکردووە بڵێ مراجعێوکە بەڵکو ئەگەر ئێمە لەسەر ئاستی پەیوەندەکانە لەسەر ئاستی ئەو حکوومەتە ئیتلافیکە و بەڕێزە باسی کرد کە هەیە ئێستا جۆ لە چێ گیرێ بە پلانی چێ ئیشەکرێت چێ ئاگای لە ئیشوکارەکان لە هەندێک وەزیر هەیە بەداخە وەزارەتشی بەدەسەوەیە نازانێت پلانی وەزارەکەی چییە بۆی دیاری کراوە حکوومەتێکە
سەرۆکی حکومت ئیرادەیەکی هەیە حزبەکەی دوای سەرۆکی حکومت ئیرادەیەکی هەیە ئەوە جێبەجێ دەکرێت بەس خۆ ئێمە 10 ساڵ زیاترە کە باس لەواکەین ئەڵێن بابا سیاسەتی نەوتی ئەوە سیاسەتی ئابووری سربەخۆ ئەمانە هەمووی شکستیان هێناوە لە جێ ئەوەی تەنها ئێمە لە بندەستی بەغدا دەرکەن ئێستا ئێمەی کردوتە بندەستی بەغدا ئێمەی کردوتە بندەستی تورکیا ئێمەی کردوتە بندەستی کۆمپانیا نەوتیەکان بۆی نەوتەکانمان بە هەرزانترین نرخ ساغ بکەینەوە من پێم سەیرە بەڕێزە کە باس لەوا کات دەڵێ زۆربەی خەتای خستە سەر چارەنووس ئەم میلەتەی خستە سەر گۆڕانکاری کەشوهەوا واتە سروشت خەتابارە لەم پرسەدا نەخێر بەڕێزم سروشت خەتابار نییە لەم پرسەدا ئەوە ئێمەیە پلانمان نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کەشوهەوایە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو سروشتە من یەک نمونە دێنمەوە هەتا 50 و 60ەکانی سەدەی ڕابردوو لە چینە ساڵانە هەزارەها کەس بە لافاوە دەمردن هەزارەها کێڵگە ژێر ئاو دەکەوت خەڵک زیانی ئابووری بە وڵاتاگەی بەڵام کاتێ چین دێ پلانێکی گرژیر بۆ بنیادنانی بربەس و بنیادنانی بەندا و ئەوانە دادەنێ ڕێگەوبانەکان ڕێک دەخاتەوە ڕوبەڕووی ئەو سروشتە ناهەموارە دەبێتەوە بە ڕێژەی لە 90 بەسەرەوە زیانەکان کەم دەبێتەوە کەواتە ئێمە خۆمان پلانێکمان نییە بۆ وڵاتی خۆمان کاتێک گەنج دەڕوا تۆ ئەگەر بە درێژانی ئەم ساڵانەی ڕابردوو کاتێ بە لێشە و پارە ئەهاتە ئەم هەرێمەوە ژمارەیە کارگە دروست بکردایە و پرسی قەرزی پرۆژەکان بە سیستەماتیک بە شێوەیەکی زانستیانە ببەخشرایە بە گەنجان ئێستا بە تەکید ئەو ڕێژەیە من ناڵێم ڕەنگە گەنج هەبێ خۆی ئارەزووی هەبێ بڕواوە حەزێکە ڕەنگە دەمێکە ئەوە هەبێ ڕووگردن لە ڕۆژ ئاوا لە ڕۆژهەڵاتەوە ئەوە هەیە بەڵام بە ڕێژەیەکی زۆر ئێمە ئەوەمان کەمە کرد ئەو گەنجەیە کە بەدوای دابینکردنی ژیانێکی شایستەتراڕوە ئەگەر لە وڵاتەکەی خۆی نی ئەوەندەی دەستکەوێت بڕوان ناکەم خۆی لە مەترسیەکانی ڕێگەوبان و خۆی لەو ئیهانە و ڕەزالە تێبدا کە لە وڵاتێک وەکو غەریبێ وەکو نامۆی وەک پەنابەرێک تێدا بژێت. بەڵێ کاک بورهان زۆر باشە ئەگەر ڕێمەولات کاک مامۆستا عەبدولخاڵق ینی کاک سیروان داوا کات کێشەکان لۆکاڵی نەبین کێشەکان گەورەتر بین وەمو لایەکمان بەرپرسیارین و پێویستە لە نقطەیەکی نیشتیمانیەوە ئێمە بڕۆین بۆ کێشەکانەوە ئەمە بۆ چوونێکی ڕاست نییە کە بە هەمومان بتوانین ئەم خەمانەکەم بکەینەوە لەسەر شانی هەوڵاتی بەدڵنیایەوە ئێمە کە قسێک لەسەر بارودۆخی ناو هەرێمی کوردستان نەکرێت من حەزەکەمەوە بڵێم هیچ مزایداتی سیاسی نیە هەموو خەڵک یەکترە ناسێ و لایەنە سیاسەکانی ژەناسن و دۆخی چەقبەستووی ناو هەرێمی کوردستان لە هەموو ئەو ڕوانەی لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە خەڵک لەبەر چاوێتی بەڕاستی من ئەم کێشانە چ پەیوەندی بە ئەمریکا بە دووەلی ئیقلیم و بۆکو بەڕێزیان فر بە کەشوهەواوە هەیە یعنی و کەشوهەوا وشکە ساڵی بێ و باران ببارێت لەم وڵاتی ئێمە هەر وەزعەکە خراپە وشکە ساڵی بوو زەویزاری کوردستان هەمووی وشک بوو پلان نەبوو بۆ ئەوەی کە ماندووبوونی ئەو خەڵکە چۆن باسی کێشی لۆکاڵی نیە خەڵک من جەنابەت ئەگەر باسی واقعێکی سیاسی بکەن یان ئەو دووبرا بەڕێزە بەڵام باسی خەڵک باسی هاوڵاتی باسی ئاوە باسی نانە باسی کێشەی ڕۆژانەیەتی باسی قوتی ڕۆژانەیەتی بەڕاستی بالفعل ئەوە دەسەڵاتە لە هەرێمی کوردستان ئەبێ پارسەنگی ئەوە ڕابگرێ کە باسی ئەمریکایە باسی دووەلی ئەوروپایە باسی ژینگەیە کە ئەمانە بەداخەوە یعنی خەیاڵێکن دوورن لە واقعی هەرێمی کوردستان کاکە کێشەکان کاک سیروان لۆکاڵین بالفعل فەرموو جەنابەت وەکو دەسەڵات کێشە لۆکاڵەکان چارەسەر کە هاونیشتیمانیان متمانەیەکان بۆ دروستکە لەگەڵ دەسەڵاتە باشە واقعی هەرێمی کوردستان وا لێ بکە گەنج دڵی بە وڵاتی خۆی خۆش بێ و لە هەرێمی کوردستانە بە شێوەیەک ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی سیاسی و ژینگەی ئابووری بەرجەستە بکە کە بالفعل بێ ئێوە بیکەن چکە دەسەڵاتن و هەموو پایەسەرێکەکان لە وڵاتیا بەدەست ئێوەیە و سێکتەرە ڕئیسیەکان کە بەداخەوە زۆربەی شکستی خواردووە بەدەست ئێوەیە ئەمە گرنگە تۆ لەگە خەڵکات چارەسەری بکەیت خەڵک گوێ لەوە ناگرێ کەشوهەوا چییە کەشوها و کەشوهای کە خەڵک گوێی لێگرێ بەڕاستی بارانێک کە ئێمە ئەبارێ لە هەولێرە فەیزانێک دروزە بێ لە سلێمانی دروزە بێ لە کەلار لە هەر شوێنێکا دروزە بێ ئێمە وەکو هاوڵاتێک لەم هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوەی پێمان خۆشە کە ببارێ بەڵام لەگەڵ ئەوەشە حەزەکەین هەموو پرۆژەکان بە پلان دروستکرابن بۆی ئەو کێشەیە دروست نەبێ ئێمە پێمان خۆش نیە لە شارێکەوە بۆ شارێکی تر پێ بکەنین نەخێر ئەوە ئیشی ئێمە نییە ئێمە لە چۆنڵێ بەجددی خەمی ئەوەمانە ئەگەر خانوویەک لە هەولێر لە سلێمانی لە زاخۆ لە هەڵەبجە لە شوێنێک
هاوڵاتیە گرفتێکی توش ببێ مامۆستایە گرفتێکی توش ببێ ئەو زیندانیانەی کە تازە بە تازەوە لە بادینان بەربوون خەمی ئێمەیە لە هەڵەبجە خەمی ئێمەیە لە شوێنەکانی تر بێ بەڕاستی خەمی هەمومانە بۆیە ئێمە زۆر جار وامان لێ هاتووە بە تایبەت دەسەڵات من حەزەکەم یعنی وابیر بکەینەوە لەگە سەروی خۆمانە ئەگە من حیزبێکی معارەزەشم جەنابتان بە تایبەت کە حیزبی دەسەڵاتن یعنی بەردەوام لەگەڵ بەرپرسەکانی خۆتان قسەی ئەوە بکەن کە ئەم هاوڵاتی لە هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵک لە هەرێمی کوردستان هیچ متمانەیەکیان بە تایبەت بە دەسەڵات نەماوە من حەز دەکەم داتاکانی هەم پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە انتخابات باسی کورسی بۆ مەکە ڕێژەی دەنگ و سەوتم بۆ بکە کە بە تایبەت بۆ نمونە لای جەنابتان لە هەموو بازنەکان ئێوە کاندیدتان هەبووە و نوێنەرتان هەبووە بۆیە ئەبێ ئێوە جارێکی تر پیاچونەوە بکەن بە متمانە بینی هاوڵاتی و حیزبەکانی دەسەڵات ناکرێتەوە 22 ساڵە لەسەر حکمی بڵێ ئەبێ من هەر من ببم غروری سیاسی وا لێ بکان نەخێر ئەوە لایەنەکانی معارەزە بۆ ناشرینکردنی خەڵک بۆ ئەوەی کە کوردستان ڕەشکەن لە بەرچاوی خەڵک بەڵێ ئێمەین گەنج هەناردەی ئەوروپاکەین ئێمەین پرۆژەکانمان داوەتە دەست بەرپرسەکان و کوڕەکانی بەرپرسەکان بەڕێوەیە بن حیزبەکانی ئۆپۆزیسیۆنە بۆ نمونەوەکو ئێمە یەکگرتووی ئیسلامی کوردستانین دەستمان خستۆتە بینەقاقای قوتی خەڵک ئێمەین وامان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە کە بێت چاوەڕێی دوو فلسی بەغدا بکەین ئەگەر نا پارەمان پێ نەبێ بیدێن بە خەڵک دوای چەند ساڵ کاکە دوای 30 ساڵ حکومڕانی ئێستاش ئەبێ ئیعلانی ئەوە بکرێ کۆڕبەندێک بگیرێ هەموو لایەنە سیاسیەکان خەڵکی ڕۆشنبیر بهێنرێ بۆی ئەم کێشانە چارەسەر بکرێ تا ئێستاش ئێوە نابینم بۆی کە اعتراف بکەن بەڵێ بالفعل ئێمە لەوە بەرهێنان غەڵەتمان کرد تا ئەو نەچێتە ماڵەوە تۆ اعترافی پێ ناکەی کاکە باسی کەشوهەوانی ئەوە خۆ لە شوێنی تری ژەبارێ باسی ئەوەیە بۆ متابعە ناکەی بۆ چونکە کوڕی فلانە بەرپرسی و مەشروعەیە هەمان سەهمی هەیە هەمان یعنی ئەمە مۆزوعەکانن ئێمە کاتێک تا نەچینە سەر کێشەکانی هاوڵاتیان ئەو کاتە کۆمەڵانی ڕاستیە دەبێت بە هەمومان هەمووی هێزولانە سیاسەکان شانی بدەنە بەر زانین چی کاکزانە ئێمە بەردەوام ئەوە ماوەتەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوام مەطبەخی سیاسیمان هەبوو بۆ چارەسەری کێشەکان لە چارەسەری کێشەی سیاسیەوە لەو کاتەوە کە چەند جار وتومانە پەرلەمانی کوردستان چۆڵ بوو جەنابی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان قسەی لەسەرەوە کرد کە ئەو کورسیانە برادران یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەک نەفەریان لە پەرلەمانە نەما بوو تەصحیحشماندا و بەردەوام لە کۆی قۆناغ سیاسیەکانی تردا کە ئێمە بەردەوام وتومانە بێ لایەنە سیاسیەکان و بەتایبەت لایەنی دەسەڵات خەمی خەڵکیان بێ ئێمە ئێستاش ئامادەین بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک بۆ تەوزیعاتی پارە و بۆ کورسی و بۆ پلەبەندی لە بەغدانا و ناشیکەین و بە تەماژنین بین بەڵام بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک فەرمونون ئێمە دەرگامان کراوە ئێمە خۆمان دێن بۆی چارەسەری کێشەکان بکەین بەڕاستی مەسەڵەن ئێوە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر لە دوای نەتیجەی انتخاباتەوە دەرگای کۆبوونەوەتان داخستووە ئەمەش مەسەڵەن ئەوە نییە مەسەڵەن خۆت زیینەوە نییە لە چارەسەرکردنی کێشەکان کاگزانە بەدڵنیایەوە نەخێر خۆت زیینەوە نییە ئەمە زانین ئەم تەوزیعاتی پۆست و وەسەردانی لایەنە سیاسەکان بۆ پێشتر ناکرا بۆ پێشتر با مدەیەکی کەی پێ بچێ وەکوت لە پەرلەمانەکان لە عێراق تەشکیل ببێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو کاتە کۆی نیەتی لایەنە سیاسەکانمان بۆ دەرەکەوێت کە چییە ئێمە دڵنیاین کۆبوونەوەی ئێستای دەسەڵات لە کوردستان و تەشکیلکردنی وەفد بۆ جوانکردنی وێنای دەسەڵاتە لە پێناو خزمەتکردنی خۆیان نەک لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر باسی کێشەی خەڵک بێ ئێمە ئەندام پەرلەمانەکانمان لە بەغداد شایەتی ئەوەن کە بەردەوام و بە ئێستاشەوە بە کۆچی گەنجانەوە بە قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بە هەموو کێشەکانی تر خەڵکی ئێمە لەسەر خەتە بەڵام ئێمە کە ڕەفسمان کردووە و ئێمە دەرگامان داخستووە دەرگامان لەوە داخستووە ئێمە نەهاتوین کورسی ئێمە نەهاتوین وەزیر وەربگرین ئێمە نەهاتوین پۆستی حکوومەت وەربگرین لە پێناو خزمەتی خۆمان کوێ خزمەتی هاوڵاتی هەرێمی کوردستانی تیاکرێمە لەویا خزمەت دەکەین و تەجروبەیەکی ترمانەیە بەڕاستی لەگەڵ دەسەڵات لە بەغداد کە بەداخەوە بەڕاستی ئەمان زۆربەی لە سەر مێزی گفتوگۆ ئەوەندەی وەکو حاکمی پێشووی عێراق ئەوە بازەکە ئەڵێمە کە کاتێک لەگە برادرانی دەسەڵات لە کوردستان دانیشتین ئەمە شتێکی معنیانی بەڕاستی جەنابیشتان لەوانێ بزانن ئەڵە زۆر ترساین باسی کەرکووک بکەن زۆر ترساین باسی کێشەی سیاسی لە هەرێمی کوردستان بکەن بەڵام کە کاتێک ئەوان دەرگای گفتوگویان کردەوە و دەستیان کرد بە قسەکردن باسی بۆری نەوت بوو باسی محاسەسەی نەوت بوو و باسی پارە بوو باسی ئەوەیە کە مانگانە ئێمە چیمان بۆ ئەکەن بەڕاستی بۆیە متمانەی دەسەڵاتی کوردی لە بەغداد بە شێوەیەک لە شێوەکان نەماوە و لە دووەلی ئیقلیمیش واتا لە ئەمریکاش کە کاتێکێتە سەرخەت نیەتی دەسەڵاتی کوردی ئەزانەیە لە کاتی گفتوگۆیان چییە بۆیە بەداخەوە ئێمەش ئەو دەرگایەمان داخستووە لە پۆستا ئەژنا بۆ خزمەتی خەڵک بەردەوام دەرگای ماڵی خۆمان کراوەیە زۆر باشە کاک سیروان یعنی
کاک عەبدولخالق ماوەتی پێی وایە کە ئەم کێشانە کێشە ژیانی ڕۆژانەی خەڵکن کێشەی لۆکاڵی نین و بەڕاستی پرسیارێکی هاوبەشیش بۆ بەڕێستوە بۆ کاک بورهان حاجی سلێمانیژی ئێوە بۆچی مەسەلەن دانانن بەوەی کە کێشە و کەم و کورتی هەیە و پێویستی بە چارەسەرکردنەوە دوو حزبی حکومڕانی گەورن یەکێتی و پارتی چەندین ساڵە لۆگۆی بەڕێوەبردننی حکومڕانین ئەگەرچی لە کەم زۆردا یەکگرتوو کۆمەڵ سۆشیالیست شوعی بەشداری حکوومەتیان کردێ بڵێ زانی من دیسانە کە دەڵێم تەمەشا برادران ئەوانی کە دەیانێ فۆکسیان لەسەر شتێکی کە دەڵێم لۆکاڵی ڕێک من وتم ئەگە بە کێشەدا بچین ئێستا کێشەی دنیا بۆ بە کەش و هەواش من باسی ئەوم نەکرد کێشەی هەرێمی کوردستان کەش و هەوایە من دەڵێم ژیانی دنیا وا گۆڕاوە لەکوێڕا ئێستا باسی کەش و هەوا دەکەن بەڵام دیسانە کە چوو کە ئەوان ئەوەن لۆکاڵی بیر دەکەنەوە یەکسەر فۆکسی هەموو قسەکانی منیان بەلانە تەنها یەک شتیان لە تەوەرەکەی من هەڵبژار کەویر بووم با دەڵێم سیروان دەڵێ کێشەی کوردستان کەش و هەوایە من قسەی وام نەکردووە زۆر لەلایەنی معارەزە زۆر لەلایەنی ئەوانی کە ئۆپۆزیسیۆنی قسەمان کردووە پرۆژەشمان هەبووە لە پەرلەمان بووین ئێمە لە پێشوەی پەرلەمان ئەم کێشە گەورەی کە لەلاو ڕۆژانە شەڕی ناو پەرلەمان ڕوودەدرا کە ئێمە برادرانی ڕێکخراوی ئازادی لاوانی یەکێتی لێ بوونە یەک دوو ڕێکخراوی تریژەوێ بەشدار بوونە من دەمبینی ئۆپۆزیسیۆن چۆن بە ئەنقەست ناو پەرلەمانیان تێکەدا بۆ ئەوەی باسی کێشەی گەنج و کۆچی گەنج نەکرێ کە سێ وەزیر بان کرابوو لەو ڕۆژە دانیشتنەکەش نەکرا ئەم قسێ دەکەم بەو مێژوو هەمویان ماون کاک هێمن بوو کە ئێستاکە ڕاوێژکاری دەستەی مافی مرۆڤە لەوێن دەربووە کاک مەیسەر بوو کە ڕێکخراوی یەکێتی لاوان بووە لەوێ بوون ئێمە لەسەرەوە بووین هەمومان دەبینی بۆی ئەوە ئێمەی دەزانین لەکوێ کێشە هەیە و ئێمەش دەزانین چۆن چارەسەری کێشەکان دەکەین تۆ کاتێک دەڵێیتە من کورسی کەم دەنگت کەم دەکا هەرجاری خۆی بەشداری نەکردنی خەڵک لە هەڵبژاردننی ئەم جارە کۆی لایەنە سیاسیەکان بەشدارن کۆی لایەنە سیاسیەکان هەمویان دەنجیان کەمی کردووە جگە لەوەی کە لە یەکگرتووی ئیسلامی گەڕایەوە دۆخی پێشوو نەک دەنگی یەکگرتوو دەنجی کەمی کردبێ یەکگرتوو دەنجی زیاد نەکردووە گەڕایەوە دۆخی پێشووی خۆی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەمەی تریان بۆ ئەو کاک بورهان بەڕاستی کاک بورهان من قەت ڕووی ڕەخنەم لە یەکێتی ناکەم لە سەرۆکی جێگری سەرۆکی حکوومەت ناکەم پێش ئەوەی بڵێم کاقوبات هەڵەیەکی هەیە حکوومەت هەڵەی هەیە من دەڵێم کاک مەسرور لەبەر ئەوەی ئەو من دەنگم بەودایە بێتە بێبەوە سەرۆکی حکوومەت بۆی ئەوە لایەنی منە من لە ژیانی خۆمان ڕێخنە لە یەک وەزیری سەر بەلایەنە سیاسیەکان ناگرم بۆ چونکە مافی من نییە ئەو مافی ئەحزابێکی سیاسیە وەکوتم ئیتلافیە کاتێک دەزانی حکوومەتەکەت شکستی هینایە و سەرکەوتو نەبووە بەڕاستی کاقوبات لۆ نارێ شکستمان هینایە چۆن دەکرێتەوە کادیری کاقوبات بی و کاقوبات نەزانی تۆ شکستی کاقوبات شکستینە ئەگەر حکوومەت شکستی ناوی کاقوبات شکستینە باسی کۆی کابینەکانی کرد پاشان سیروان بۆی ئەو لێک تێگەشتە دروستکەم بڵێ ینی باسی کۆی کابینەکانی کرد کە نەتواندراوە بە پلان کار بڵێ کابینەکان دیژە کاقوبات بۆ سێ کابینە کاقوبات جێگر بووە کاک هەموو یەکێتی کەسی یەکەم و دووەم بوون دوو کابینە قەت ئەوە نەبووە بڵێ کاقوبات دووە کاک بەرهەم ساڵح کاک عیماد ئەحمەد کاک عومەر فەتاح لە کێمەیان در هەمویان هەر تێدا بوونە خلاصەی کەلام من نامەوێت زۆر دیسانەکە دەڵێم ها بڵێ من هاتوین باسی پرسێک دەکەین کە پرسێکی گرینگە باش ئەگەر دیسان باسی پرسیارەکەی خۆم بەقەدەر پرسیارەکەی خۆم ئێوە وەکو پارتی یەکێتی 2000 ئەو پرسیارە بۆ کاک بورهانیش ینی بۆچی نان بە هەمووتان بڵێن ئەمە کێشەکانە بە تایبەتی کادری گەنجی ئەم دوو حزبە سیاسیە بڵێن ئەمە کێشەکانەوە ئێمە زەخت دەکەین فشار دەکەین لەسەر هێزە سیاسەکانمان دەبێت چارەسەر بکرێت ینی لانی کەم بۆ نمونە دوێنێ هەر کێشەیەک هەیە لایەنێکی تر بۆ پێشتر ئەم لایەنەکەم تەرخەمە دەستنیشان نەدەکرا تا حەدەز ڕوونەدات قسەی لەسەر ناکرێت پرسیارەکەی من ئەوە بوو باڵێ کاکزانە بێگومان من پێت دەڵێم ئایا قسەمان کردووە بەڵام قسەکان لەکوێیە بەرهەمەکەشتی بووە ئێمە لە 2010ەوە کارمان لەسەر مخدرات و مادەی هۆشبەر کرد کە هەرێمی کوردستان لە مەترسیەکی گەورەدایە بەڵام کە دەڵێم لۆکاڵی قسەنەکەی تەڵەبەیەک و ئاوێک دەیبا و خانوویەک تێکەچێ بەلای منەوە گرینگە بەڵام من بیرتان نەچێت کۆمەلگاک بەگشتی لە مەترسیدا لە چی لە مخدرات 3000 کەس لە ماوەی ساڵێکدا گیراوە ئەمە پرسێکی گەورەی نیشتیمانیە کە دەبێت ڕوبەڕووی بینەوە
لە 2010 کارمان بۆ کرد کۆتایی ساڵی 2020 بوو بە یاسای ژمارەیەکی ساڵی 2020 لە پەرلەمانی کوردستانە. ئێمە دەستمان لەسەر کۆچی گەنجاندانا، دەستمان لەسەر بێکاریدانا، کۆنفرانسمان لۆ کرد، بەرهەمەکەی ئەوە بوو 1975. ئێمە بەس قسە ناکەین، ئێمە بەس نامانەوێت لە میدیا پاڵەوانی بین و لایەنەکانمان کورسی بەدەست بێنن. قەت یا خودا پارتی یەک کورسی بەدەستێنی بەڵام دۆخی کوردستان لەو پەڕی باشی بێ. بەڵام ناکرێت تۆ 4 کورسی خۆت 5 کورسی خۆت پێ زۆر مهم بێ بەڵام 33 کورسی پارتی پێ ڕەفز بێ. ئەخەر ئەمە نامەنتقیە. برادەرانی یەکگرتووی ئیسلامی، من هەمیشە یەکگرتووی ئیسلامی خۆش دەوێت چکە بەشێکی لە ژیانی من بەشێک لەوەی من پەیوەندە بە یەکگرتو کە خزمانی منی لە ناو یەکگرتوودان. بەڵام با پێت بڵێ یەکگرتووی ئیسلامی نابی بڵێ 4 کورسی خۆم زۆر گرینگە بەرامبەر بە 33 کورسی پارتی. بڕک منطق بن کاکە خەڵک ڕقی لە پارتی بەڵام 33 کورسی دەینی، ئێوە 4 کورسی دەینن، یەکێتی 16 کورسی دەینی. تۆ ناکری بە عاسبەی پارتی بکەی کە خەڵک دەنجی کەم کردووە. ئێمە تەکنیک و سیاسەتی خۆمانەیە چۆن سەرکەوتوو دەبین. ئێمە خاوەنی ڕێبەرێکین، ئێمە خاوەنی دیسپلینی خۆمانین. ئەمڕۆ عەسایبی ئاهلی عەق قسەیەک دەکا ئەو خەز عەلی دەڵێ بۆ نمونە ئەگەر پارتی کورسیەکانی کەمی کرد بە ئەنجومەنی ئاسایش دەنجی ئەوە نەدەکرد، یانگۆ دەبی هەڵبژاردن دووبارە کرێتەوە. تۆ سەیرکە لەو پەڕی بەغداوە دەڵێ ئاژان ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی حیساب بۆ کاک مەسعود دەکا. ئەخر بۆچی ینی کاک سیروان تەمەشا بکە تۆ دەتەوێ بەڵێجان بۆچی ینی ئەنجومەنی ئاسایش بۆچی نەتیجە ئینتیخاباتی ڕەت دەکردەوە ئەگەر پارتی دەنجی کەم کرد؟ عەلی دەڵێتن دەڵێ لەبەر ئەوەی دەرێ لەبەر ئەوە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی باز دەکەم. خەز عەلی لێدوانە چی دەیە دەڵێ ئەگەر بێت و کورسیەکانی پارتی کەمی کرد بە ڕەفز دەکراوە هەڵبژاردن لە بۆی پارتی دەبی خاوەنی عەزمەکی گەورەیە. کەشتیوانیە بەڵام من پێتان دەڵێم لە ئاستی دەولی لە ئاستی ناوخۆیی عێراق حساب و پارتی دەکرێت خۆ عیبی تێدا نیە. ئێوەشدان بەو ڕاستی بنێن بەڵام کێشەکان بەڵێ گرنگە بەرپرسیاری یەکەمە لە هەموو کەم و کوڕیەکان لە هەموو دۆخەکان ئێمە هەڵدەگرین بەسەر ئەو دوو چاوە. زۆر باشە کاک سیروان. کاک بورهان مەسەلەن ئەو پرسیاری کە لە کاک سیروانم کرد بۆچی بەس ڕەخ نەدەگرن، بۆچی باسی چارەسەر ناکەن، بۆچی شانی خۆتانی نادەنە بەر کاکە وەڵڵاهی من لێرە هەڵە بووم با چاچی کەم بۆ ئیلانی کەم جەماوەرەکەم خۆ ئەوەی کە بیکەن بۆ جەماواری خۆتانە زۆری نەی دەنگەدا بۆ پارتی یەکەم بۆ یەکێتی دووەم بۆ تا لەسەر ئاستی عراقیش بم هەموو کێشە و معاناتەوە ئەی بۆ چاچی ناکەن، ئەی بۆ ڕێکی ناکەن. هەر پارتی بڵێ یەکێتی بوو، یەکێتی بڵێ پارتی بوو، یەکگرتوو بڵێ هەردووکتان بوو. بۆ کاکزانە کاک سیروان بەڕاستی زۆر تاکید لەسەر ڕەفزکردنەوەی لۆکاڵیەت دەکا هەورسی شتێ بێت ئەڵێ ئەوە لۆکاڵیە ئەوە بیرکردنەوەی لۆکاڵیە ئەوە هەندا بەڵام خۆشی دێ ئەو بە من دەڵێت تۆ بۆت نییە ڕەخنە لە مەسرور بەرزانی بگری تۆ بێت لە قوبات تاالبانی بگری منیش لە مەسرور بگرم لە قوبات تاالبانی نەگرم. ئەمە خۆی قیمەی لۆکاڵی ئەمە ئەو پەڕی لۆکاڵیەتە کە سەر بە حزبەکەی خۆیەتی تەنها خۆی بۆی هەیە قسەی لەسەر بکات تەنها خۆی بۆی هەیە باسی لێوە بکات تەنها خۆی بۆی هەیە بە شان و باڵیا هەڵدا تەنها خۆی بۆی هەیە ئەو ڕەخنانەی کە هەیە تەسیفی کە بیسووتێنێ بە شێوەیە وەکو کارتێکی سوتا و باسی لێوە بکە بەڵام خەڵکی تر بۆی نەبێ باسی لێوە بکە. من بگەڕێمەوە سەبارەت بە پرسیارەکەت یعنی ئەوە بەڕاستی شتێکی شاراوە نییە. یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ بە قەبارەی خۆی چ لە شانازیەکان و چ لە کەم و کوڕەکان لە هەموویە بەشدارە چۆن بەڵام ئێمە ئەوەمان لەبیر نەچێت بەڕاستی دیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ حکومڕانی لەگەڵ دیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ حکومڕانی زۆر جیاواز بووە. بەڵام ئێمە ئەم واقعی هەمانە زۆر جا یەکێتی نیشتیمانی کوردستان پرەنسیپ و بنەماکانی خۆی سیاسەتەکانی خۆی کردوتە قوربانی ئەوەی پێڵەن یەکڕیزی کردێتە قوربانی ئەوەی کە ئێمە ئەم ئەزمموی هەرێمی کوردستان بپارێزین نەک تۆزێک کاتێکش تۆزێتونی کردووە تەخوینی ئامادەکرا و حاضر بووە تەخوین بکرێبەوەی هەوڵەدەن ئیدارە جیا بکەونەوە هەوڵەدەن هەرێمێکی تر بکەن خۆی هەمووی پرسەکان لەسەر چیە لەسەرم پرسە خزمەت گوزاری و سیاسەتە گشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە وەکو پێویست بە تەواوەتی بەهۆی ئەوەی کە خۆم ئەو زروفەی کە خۆمان نەزانی لە 96 بەدواوە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە بە شێوەیەک بووە کە بە خواستی ئەو نەبوو بە تەواوەتی بەڵام ئیتر وەکو
باسم کرد ئێمە ئەم خەلەلانەی کە هەبووە یەکێتی زۆر جار تێبینی هەبووە لەسەری ڕخنەیە بۆ لەسەری سیاسەتی جیاوازیە بۆ لەسەری بەڵام کردێتی قوربانەوە اعتیباراتانی کە باسمان کرد ئەوەی پێڵن یەکڕزی کورد ئەوەی پێڵن پرسە سەروی ئەمانەوە پرسە نەتەوایەتیەکە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر ئێمە بینەوە ورد بینەوە بۆ سیاسەتی ئەم دوو حیزبە لە شێوازی حکومڕانی جیاوازیت بەدینەبینەوەی ئەوەیشی ئەو جیاوازیە نەبینی ئەوە بێنیشدانیە ئێمە ناڵێن هەرێمی کوردستان هەمووی زەربی سەفەرکەینەوە هیچ نەکراوە بەڵێ زۆر شت کراوە بەڵام زۆر شتیش نەکراوە و لەم ساڵانەی ئەخیرە ئەو ئەزمونەی لە سەرەتاوە کە مام جەلال خوالێ خۆش بێ دەستی پێوەی گرتبوو وەتوانی بوو ئەو تەباییە ئەو تەوازنە لە کوردستانە ڕابگرێ بپارێزێت و تەنانەت زۆر جار ڕاستکەرەوەی هەڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو و داکۆکی کار بووە لێی لە بەغا بەڵام لەم دوایانەدا لە غیابی ئەودا ئێمە ئەو کە لێ نەمان بینی کە بە کۆچی ئەوان دروست بوو لە سیاسەتی ئەوەیە و ئەگەڕێمەوە و فعلەن کاتی ئەوە هاتووە ئێمە لە قۆناغی داهاتوودا وەکو چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بوێرانە باسی لەوە ڕخنە لە خۆ گرتووە و دانی بە هەڵاتدا ناو باسی لەوە کاری لەسەرەوانە کردووە کە لە قۆناغەکانی داهاتوودا هەڵا ئەو هەڵانە تەزاوز بکرێت و تێ بپەڕێنرێت و هیوادارم ئەو برادرانە لە پارتی دیموکراتی کوردستان هەموو شتێک بە نەزەڕی مؤامرە و تەماشا نەکەن و پرسی چاکسازی کە پرسێکی گرژیرە تەنها ئەو بێ متمانەیە لە چیوە دروست بە بەڕێز کاک ئەو بێ متمانەیە کوردستان واقعی نفوزیم کوردستانە ئەوەی بزانێت ئەو بێ متمانەیە لە چیوە دروست بۆ مەسەلەن پارتی هەنگاوێک بنێ هێزەکانی تر پێیان وایە مؤامرەیەکێتی هەنگاوێک بنێ بە هەمان شێوە بەڵێ بەڵێ ئێمە بەڕاستی و دۆخەی لە کوردستانە هەیە و دۆخە سیاسیە ڕێز لە نەگرتن لە بۆچوونی بەرامبەر ڕێز لە نەگرتن لە ڕاو تێبینیەکانی بەرامبەر وە ئەو کارە تاکڕەویانەی کە لە ڕابردوودا کراوە و غورورە سیاسیەی هەیە کە هەردەم ئێستاوە تا و بەڕێزە کاک سیروان باس چەند زەخت لە سیوسە کورسیە کاتەوە سیوسە کورسیە کاکە دە بە سیوسە کورسیەوە ئەتوانن ئەموری ئەم هەموو کوردستانە چاکەن دەفەرمو چاچیکەنەوە ناکرێت ئەوە واقعەکە ئێمە واقعەکە شتێترە لە واقعەکە پێویستی بە کۆندەگی هەیە کورد هەتا ئێستا قەوارەیەکی سربەخۆنیە هەتا ئێستا هەڕەشەکان لە سەرمانە ئەیوازانن ئەم وەرزی ئەم جارەی خولی پەرلەمانی ئەم جارەی عێراق ئەو خولەیە کە ڕەنگە دەستوری تیا دەستکاری بکرێ ڕەنگە دەستکەوتەکانمان بکەونە بەرامبەر هەڕەشە لێرە ئێمە پێویستیمان بەو یەکدەنگیەیە پێویستیمان بەوە هەیە بەڵام تۆ ناتوانانی بڕۆی لە بەغا یەکدەنگبی و لە کوردستان پەرتەوازەبی لە کوردستان ڕای خەڵک مافی خەڵک پێشێر بکەیت و بوار بە کەس نەدەی کار بکەوت تەنها سیاسەتی خۆ جێبەجێ بکەیت بۆ گەیشتن بە خاڵی هاوبەش لە نێو ئەمانە پێویستە هەم معارەزە لەم زۆرە پرسانەیە تەنها بۆ ئەوە قسانەیە بۆ تەنها بۆ لێدان لە دەسەڵات و خۆجوانکردن نەبێت و نمایش نەبێ و قسە نەکا بەڵکو پرۆژەی جدی هەبێ بۆ ئەم مسەلەیە هەم دەسەڵاتیش ئەو دەسەڵاتە بێ کە جۆی لە هەموو ڕایەکی باش بێت لە هەر لایەکەوە بۆی ئەوەی بەڕاستی ئێمە تۆ لە کەرکووچیت تۆ لە کەرکووکەژێت تۆ لە کەرکووشیت پێت وایە مەسەلەن تەنانەت هێزولانە سیاسەکان بۆ کەرکووچیش تێڕوانینێکی کوردستانیان هەبێت نەوەک تێڕوانینێکی حەزبی نەخێر ئێمە لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەرەوە ڕێکەوەمان بینی ئێمە ئەگەر بەدیدێکی کوردانە لە کەرکووک هەموو لایەنەکان کاریان بکردایە لە دەستی خۆمان بابوو ئێستا پارێزگاری ئەو شارە کوردە بوو ئێمە لە کەرکووکە کێشەی دوو کێشەی ئیداری و ئەمنیمان هەیە ئەگەر ئەو کاتە ئێمە کێشە ئیدارەکە کە بە گرتنە دەستی ئیداری پارێزگایە بۆ ئێمە بواە لە ئەنجومەنی پارێزگا یانتوانی ئەوە ساغ بکەنەوە یەکلای بکەنەوە بەڵام بەداخەوە هەمویان لە هەولێر ئەندامەکانی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر ئامادە نەبوون بێنەوە تەنانەت بۆ یەک دەنگدان بۆ ئەوەی
ئەو پارێزگارە سەپێنراوەی سەر شاری کەرکووک لابەرن بۆ یەک جەلسەیەک بێنەوە ئامادە نەبوون ئەوە بێنەوە بەڵکو هەمیشە ئێمە لە کەرکووکیش بەداخەوە ئەو سیاسەتی قۆڵبادان و ئەو دەرهاویشتەی ئەو کێشە ناوخواانی هەرێمی کوردستان لەوێ بەزەقی داوەتەوە و خەڵکی ئەو ناوچانە باجەکەیان داوەتەوە. زۆر باشە کاک بورهان. دوا سەرنج و پەیام ئەگەر وەڵامدانەوێت کە بێ چارەسەر چییە؟ وڵایی کاکسیروان باسی کورسیەکە من حەزەکەم ئەوەی کە سەرەتا باسمان کرد ئەو بوغرایی کە دەسەڵات وتیا بدەم برادرانە تووشیان بۆ وازی لێبێنن باسی هەڵبژاردنکە کە هەموو لایەنەکان کەمی کردووە نە باسی یەکگرتومان کردووە نە باسی پارتیەکە نە باسی شێتیەکە نەگەر باسمان بکردە بۆ منم باسی دکتۆر جەمال کۆچەرەکەم بەقەت هەر سێ کاندیدەکەی پارتی لە دۆک دەنگێناوە ئێمە ئیشمان بۆ نەموزایدە بەسەر خەڵکەوە بکەین باسی خزمەتە کاکزانە من بەقەدەر چوار ئەندام پەرلەمانەکەی خۆم ئێستا و بەقەدەر دوانەکەی پێش و بەرپرسم لە بەغداد بەقەت پێنجەکەی خۆم بەرپرسم لە هەرێمی کوردستان ئەو دوانەی من کە پێشتر لە ئەنجومەنی نوێرانی عێراق بوون من بە تەحەداوە یەڵم یعنی یەک بەدە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی تر دیفاعیان لە قوت و لە سیاست و لە هەرێمی کوردستان کردووە کامانن ئەوانە ئێمە زۆر جار لەوە ئەندام پەرلەمانانەی بەڕێستان دواترە بینین کامانە ئەندام پەرلەمانن کەس هەیە بڵێ من دکتۆر جەمال ناناسم کەس هەیە بڵێ دکتۆر موسەنا ناناسم من ئێستاش داوای لێبوورنەکەم نایکەینە مزایدە بەسەر خەڵک واجبی خۆمان بەجێهێناوە بەڵام لە قەدەر ئەو ئەندام پەرلەمانانێک کە هەمان بووە چەند قال لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی تر شایەتی بۆ ئەوانەی ئێمە ئەدەن ئێمە مزایدە ناکەین بەسەر خەڵکە و ئەوەی بالفعل کە باس کرا لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش بەرداوامە بێ پرۆژانە بێ و پرۆژەشمان هەبوو لە هەم پەرلەمانی کوردستان و لە هەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڵام بەداخەوە ئەم حکوومەتە گوێیەکی نییە بۆ بیستن بۆی خزمەتی خەڵک بکە ئەم کێشانەی کە ناچینەوە سەری ئێمە کاک سیروانەوە تێگەیشتوو نەزانین کە شوهاوە یعنی چی وازانە واقعی جەنابیشت باست کرد یعنی چی کاک بورهانیش بەشێک وەڵامی دایتەوە بەڵام باسەکە ئەوەیە ئەو کەش و هەوا سیاسی لە هەرێمی کوردستان دروستان کردووە 2 ساڵە 5 مامۆستاتان لە بادینان گرتووە بە چ حەقێک گرتان و بە چیان لەسەر بوو کە بەرتاندان ئەگەر مەشاکل و گرفتیان نەبوو مەشاکلیان بۆ واقعی سیاسی هەرێمی کوردستان دروست کرد بوو ئەمنی قەومی هەرێمی کوردستان کەوت بۆ ژێر خەتەرەوە لەبەر ئەو 5 برادەرەی بۆ بەرتاندان ئەمە لە مماطەڵەیەکی سیاسی لە گاڵتەکردن بە شعوری توێژەکانی ئەم کۆمەڵگایە چیترە بەڕاستی خەڵک من کە ئەڵێم سزا من یعنی بمبورن ئەگەر لێم وەربگری جەنابەت بۆ انتخاباتی تر ئێمە دەنگەکان شایەتە لەسەرەوەی چلایەنێک ئەگەر ئێمە چوبینە دۆخی خۆمان ئێمە چۆنەڵی سوپاسی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین ئەبێ ئەوش پیاچوونەوە بە خۆتان بکەن کە دەنگ کەمی کردووە ئەوەی جەنابیشت باست کرد جێی شانازین کام جەنابیشت افتخار بە یەکگرتووی ئیسلامی کوردستانەوەکەی ئەوەی کە واقعی سیاسی ئێمە بالفعل لە خزمەتی خەڵکا بوون بۆیە ئێمە ئێستا ژێڵێن نامانەوێت کورد بە تەنیا بۆ چۆنەڵی لایەنە سیاسیەکان متمانەی هاوڵاتیان لە دەست بدەن ئەمانەی هەمومان بەیەکەوە لەسەر مێزی گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک نەک بۆ ژیرفان و بۆ قوتی مناڵەکانی بەرپرسەکان ئێمە لە خزمەتی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان و بەغدادا بین ئەمانەوێ خزمەتی خەڵک بکەین ئەو کاتێ ئێمە ئامادەین هەموو گفتوگۆی بکەین ڕاست سپاسەکەم کاک سیروان دوا سەرنجی بەڕێستان من سوپاسان دەکەم بێگومان ئێمە کاکزانەت و شارەزای منی لە شێوازی قسەکردنی من ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە تازاتی وەکو کادیرێکی حزبی جاروێ قسە دەکەم پۆستی حزبی وەگرتیە زۆر کاتێ ئەمە وەکو چاڵاگوام بەڵام ئێستا حزبیم و قسەش دەکەم بەرپرسیارەتیش هەر دەگرم لەسەر شانی خۆم بریاگە حزبی نەبا منی لەوان ڕخنم هەبوو زیاتریش بەڵام چارەسەرکردنی دۆ کێشەکان یەکسەر بە هجومکردنی کێشەکان نایە بۆ ئەوی کە ئەم وڵاتە تەواو وێران بووە بەڵێ کێشە هەیە دۆخەکان خراپە بەڵام لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر جیاوازی کێشەکان هەیە لە هەرێمی کوردستان دۆخەکە بە ئاراستەیەکی وێرانبوو نییە هەموو لایەنەکان لە ئاستی سەرەوە قیادەکانیان دیداریان هەبووە گفتوگۆیان هەبووە دەتوانێت چارەسەری کۆمەڵەشت بکەم بەڵام دەمێ شتێکت بۆ ڕاستکەم بووە بە برادرانی کە لە بادینان دەستگیر کراون بەساوان ئەو برادرانی کە لە بادینان دەستگیر کراون بەڕ نەدراون حکوم دراون ساڵێک حکومەکەی خۆیان پێشتووە گرت بوو وەرگیراوە من لەگەڵ ئەوەم ئایا باشە خراپە ئەمە قسێکی ترە و زۆر قسە لەسەر کرا بەڵام پێویستە لە هەرێمی کوردستان بەڕاستی سیاسەتی سۆفت پاوەر بەڕاستی هێزی نەرم بەرامبەر بەوەی کە ڕەفزکردنەوەی کێشەکان هەمووی نابیتۆ ئەوەی هەیە ڕەفسی کەمەوە من وەکو دەسەڵات ئۆپۆزیسیۆنیش ئەوەی کراوە ڕەفزی کاتەوە دەکرێ خاڵی ئێمە خاڵی هاوبەشمان زیاترە لە خاڵی جیاواز خاڵی هاوبەشی ئێمە خەڵکە نیشتیمانە خاکە
ئێمە دەبێت لەو پێناوە تێبکۆشین ئەگەر من و ئەو کادیرە یەکگرتوو یەکێتی بەیەکەوە لە دەرەوەی ئینتیما سیاسیەکانی خۆمانە بیر بکەینەوە من ناڵم تۆ نابی ڕخن لە کاقوبات بگری من دەڵێم مافی منە زیاتر ڕخن لە کاک مەسرور بگرم من قەت ناڵێم کاقوبات بەو دەرەجەیە خراپە دەڵێم هەمومان مافی ڕخنەگرتنمان هەیە بەڵام کاتێک حکوومەت خراپە من نابی بڵێم برم وەڵی وەزیری خوێندنی باڵا خراپە بۆیە خلاصەی کەلامی قسەکردنەکەی من ئەوەیە دۆخی هەرێمی کوردستان لەم دۆخی ئێستا نامینێتەوە دڵنیابە لەوەی ئێمە پێویستمان بە گۆڕانکاری ڕیشەیی چاکسازی هەیە بە هیوام هەموو لایەنەکان بەرپرسیارەتی هەڵبگرن لە چاکسازیدا چۆن یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ڕابردوودا کە دۆخی ناو پەرلەمانی کوردستان بە ئارێستەیەکی خراپ لە نێوان یەکگرتوو پارتی لە نێوان گۆڕان و پارتی خەریک بوو تێک دەچی لەگەڵ ئەو سێلایەنە یەکگرتوو قوربانیشیدا کورسی کەمی کرد با لایەنەکانی تریش وا بکەن ئەمە ئەو بەرپرسیارەتی هەڵدەگرین بۆیە پارتیش بەرپرسیاری یەکەمە لەو دۆخێکەیە لە هەرێمی کوردستان هەڵیشی دەگرین بە شانازیەوە تا ئەو کاتەی کورسەکانمان زیادە و خاوەنی حکومڕانی هەرێمی کوردستانین ئینشاڵڵە بۆ پەرلەمانی کوردستانی داهاتوش کە ساڵێکی ماوە دەتوانین دۆخی کوردستان بەرەو ئاراستێشکە ببین بە ئینشاڵڵە بتوانین حکومڕانی یەکجارێکی بکەیت هەردانێتوانین بێتەوە ئۆپۆزیسیۆن با بمینێتەوە تەسەوەر دەکەن چەند کورسی بێنن هەواڵ سیروان تەسەوەر دەکەن چەند کورسی بێنن ئێمە لە قوڵی داهاتوی پەرلەمانی کوردستان 47 کورسی دێنین باش زۆر باشە سپاس کاک سیروان کاک بورهان دوا سەرنجی بەڕێزت بە کورتی بە سپاس دەکەم با منیش کێشەم لەگەڵ کاروانی مۆنتێر بۆ دروست نەبێ بەڵێ بەڵێ من هیوادارم لەمە دووە لایەنەکان لە نێوان خۆیانە ڕێزگرتن لە بیر و بۆچنی یەکتر هەبێ و ڕێزگرتن لە ئیرادەی یەکتر هەبێ و تاکڕەوی لەم پرسە چارە سازانەدا لەو پرسانەدا کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیەوە هەیە بە ئایندەی ئەم هەرێمەوە هەیە و ئەو زۆرە پرسانات بەڕاستی هەنێ پرس هەیە تۆ نابێت تەنها بڵ هەر هەمیشە بڵێ من 33 کورسیم هەیە من ئەوەندە کورسیم هەیە من ئەوەندە کۆتای پێکهاتەکان لەگەڵمان کە تەرتیبم کردووە بۆ خۆم بۆ زۆرینەیەکم ڕەخساندووە لە پەرلەمانە بۆ خۆم نابێت لەسەر ئەو ئەساسە ئێمە بێتەوە هەر وڵاتێک بەڕاستی ئەگەر لە دۆخی هەرێمی کوردستانە بواە ئێستا حکوومەتێکی نیشتیمانی گشتگیر حکوومەتێک لەسەر ئەو پرەنسیپانەی نا ئەوان کە هەمیشە مەبدەئی زۆرینە و کەمینە باز بکەن بەڵکو لەسەر ئەساسێکی نیشتیمانی لەسەر ئەساسێکی حکوومەتی تەکنۆکرات لەسەر ئەساسی حکوومەتی هەوڵاتی سازشیان لەوەی کە بە مافی میراتی خۆیان نەزانن بکردایە بۆ ئەوەی ئەم هەرێمە چیتر لەم دۆخەنە هەموارەدا نەمینێتەوە بەوەش من پێم وایە دەسەڵات ئەیتوانی هەموو بیان و بەهانەکانی تەنانەت بە ئۆپۆزیسیۆن و بەناو ئۆپۆزیسیۆنەکانیش نەهێڵێت و زەمینەیەک بڕەخسێنێ کە هەموو لا بەرپشان بدەنە بەر بەرپرسیارەتێکە. زۆر سپاس بۆ بەڕێز بورهان حاجی سلێمان کادری پێشکەوتویەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز سیروانگەردی کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولخاڵق ماوەتی کادری پێشکەوتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس نێرانی خۆشەویست بە هیوایەوەی کە هێز و لایەنە سیاسیەکان پێدا چوونەوەشی گشتگیر بکەن بە ژیانی هەموو لایەک بۆ ئەوەی کوردستان بەرەو ئارامی و بەرەو چارەسەرکردنی کێشەکان ئێمە لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕانمان پێشکەشکردن ئێوەش ئەمانەتی خوای گەورە بن.